کۆمەڵی دادگەری کوردستان لیستی 147 بکەن. کۆمەڵی دادگەری کوردستان بە لیستی ژمارە 147 بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەستی بە بانگەشەی هەڵبژاردن کرد. سەرپەرشتیاری بانگەشەی هەڵبژاردننی کۆمەڵ لە سلێمانی وتی کۆمەڵ ڕابردووی پاکە و هەڵوێستەکانی ڕابردووی ئەوەی سەلماندووە بۆیە ڕووی ئەوەشیان هەیە داوا لە خەڵک بکەن دووبارە دەنگیان پێ بدەنەوە. ئێمە لێرەوە هەموو دەنگدەرێکی کوردستانی دڵنیا دەکەینەوە کە فری و نەخوا بە هەڕەشە و ترساندنی دەسەڵات دەنگی ئێوە نهێنی و پارێزراوە دەنگی ئێوە نهێنی و پارێزراوە و کەس نازانێ بە هەر لاەنێکتان دابێ بە ئازادی دەنگی خۆتان بدەن. جەماوەری کوردستان ئەوەی کەوا ئەم چەند ساڵە ڕەخنەتان لە بەڕێوەبردننی کوردستان هەیە لە حکومڕانی هەیە لە هەرێمی کوردستاندا 20 ڕۆژی تۆڵەکردنەوەیە. ئێوە ئەتوانن بە دەنگەکانتان گۆڕانکاری لە دەسەڵاتە لە ڕێڕەوی حکومڕانیە لە گێڕانەوەی ماف و گێڕانەوەی هەموو حەقێک بۆ هەموو مرۆڤێک لە هەرێمی کوردستاندا. دەنگدان پرۆسەیەکی چارەنووسسازە و مامۆستانی ئاینی و کەساتیەکان لەگەڵ ئەوەن هاوڵاتیان بەشداری تێدا بکەن و ئەوانە هەڵبژێرن کە لە خەمی دین و ژینی خەڵکدان. چاوەڕوانی ئەوەکەین زۆر بە هیمەتێکی بەرزەوە زۆر بە جددی زۆر بە باشی پشتیوانی باشی لیستی کۆمەڵی دادگەری بن لە کوردستانە و بە هیمەتێکی بەرزەوە بێنەوە سەر سندوقەکانی دەنگدان. کەس لە ئاستی خۆیەوە نەڵێ دەنگ نادەم بەڵکو هەر کەس لە ئاستی خۆیەوە بێتە پێشەوە بۆ ئەوی بتوانن ئەوانەی کە گلەیان هەیە بۆ ئەوی کە بتوان لە ئاستی خۆیانەوە سزای ئەوانە بن کە زوڵمیان لەو خەڵکە کردووە مافی خەڵکیان پێشێل کردووە. کە خەڵک ئەگەر بێوێت لەم دەسەڵاتە بێزار بێت کە بێزاریشە نابێت ئەو هەڵوێستی هەبێت ئەبێ هەڵوەستی خەڵکی ئەوە بێت بە کەسانی بە دوای کەسانێکا بگەڕێت هەوڵوا کەسانێک بێنە سەر دەسەڵات کەوا دەستپاک و داوێن پاک بن لە ئەگەر خەڵکانێکی ژویستیان بڵچە بڵێ ئێمە بەوە تۆڵە لە دەسەڵاتەکە دەچین بۆ دەنگدان و دەنگای خۆمان بەکارنێنین ئەوە هەڵەیەکی گەورەیە پێویستە لەسەر هەموو دەنگدەرێک بچێت بە ئازادانە دەنگی خۆی بدا. لە کاتێکا کە ویستیان پەروەردەی ئیسلامی بگۆڕن کێ بوو دیفاعی کرد؟ زیاد لە 15-16 بابەتی هەستیار لە یەک پۆلا لە بابەتی بڕوابوون بە ڕۆژی قیامەت بابەتی فەضائیلی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بابەتی عەدالەت و إلى آخره بڕوابوون بە ڕۆژی قیامەت حتا ئەو بابەتە گەورانە کە مەسی عەقیدە و بیر و باوەڕ و ئەخلاق و ڕەوشت و خێزان و هەموو بابەتە دینەکانەکەن چێ بوو بەری پێگرت؟ چێ بوو لە ناوهۆڵی پەرلەمانەوە قەزەی زیندوو کردەوە هەواری لێ هەرسا و ڕێگری پێوتی بۆسن ستۆپ لە بابەتێکا کە ئەیان ویست طعن لە تاریخی ئیسلامی بن چێ بوو بەری پێگرت؟ ئێمە بووین بەڕاستی لە هەر قەزەیەکا کە لە مەسی ئیسلامی کردبێ مەسی بابەتی شەرعی کردبێ مەسی دین و ژینیەوە خەڵکەی کردبێ ئێمە بووین لەبەرەوە بەڕاستی من ئەوە ئەڵێم ئەوەی خۆم بە چای خۆم بینیومە لە پەرلەمانە و بوونی خەڵکی موسڵمان و دیندار و بۆ خوا سوڵحاو واللهی واجبێکی شەرعیە. نوێنەرانی کۆمەڵی دادگەری کوردستان بە درێژایی خولەکانی پەرلەمان لە هەر پۆست و پلە و لیژنەیەکدا بوو بن سەلماندویانە بە دڵسۆزی خزمەت بە هاوڵاتیان دەکەن بۆ خولی ئەم جارەی پەرلەمانیش کەسانێک دەنێرنە پەرلەمان کە داکۆکیکاری سەرسەخت بێت لە مافی هاوڵاتیان. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.